دەزانم سەرتان سوورماوە کاکە تەنانەت منیش ئەوەی دەگوزارێ ناچێتە مێشکمەوە بابەتەکە نازانم تۆ بۆچی سەری سوورماوە کامەی جوانە بهێنە هاوسەرەکەت دەیەوە ژنی بەسەر بهێنی لەو زۆرە ژنانە لەکوێ دەست دەکەوێت لەم کاتەدا ئەرێ وەڵڵا بەڕێزان دیارەکە هاوسەرەکانمان بابەتەکان خسۆتە مێشکیانەوە دەزانن ژنەکەم بە من دەڵێ کە من سەیترم بەسەری هێناوە سێ وە لە خەویش چی؟ بەخوا دەڵێ لە خەو خۆزگە ڕاستی بە خەون نەبووایە بۆچی خەون بێت نازانم مێشکیان چۆنە بخوا من دوێنێ هاوسەرەکەم لەگەڵم دانیشتووە بۆ ناخواردن دەڵێ هاوڕێکەی مێردەکەی ژنێکی بەسەر هێناوە چۆن کردوێتی بەدوو ئەرێ دەڵێم نەکە ژنی دووەم بوو بێتە مۆدەست ئەگەر بیتە مۆدا ئەمن هەلەی دەرچیمە لەبەرەوەی خۆم لە هاوسەرگیری بە دوور خستووە وەرە هەی ئەوەی خۆت لە هاوسەرگیری بە دوور خستۆتەوە بەڕێزان ئەمە نازانم چۆن توانێت چوار ژنی هەیە ئێمە یەکێکمان پێ بەڕێوە ناچی وەختە شێت بی لە دەستی دەربارەی خۆت قسە بکە پرسیارەکەت هەڵەیە پرسیارەکە ئەوەیە کە ئێوە چۆن بەرگەی یەک ژن دەگیرێن مەلەلە مەلەل من کە لەگەڵ یەک ژن دەژیام زۆر مامەڵەی سیر بوو لەگەڵم هەر کە ژنی دووەم بەسەر هێنا شەڕیان دەکرد کە کامەیان نازی زیاتر مەڵکێشێ یانی تۆ هاوسەرگیری دووەمت کردو نەترسای ترسی چی؟ من شێرم دواتر پێشبڕچێ دەکەن چێ زیاتر نازم پێ بدا تا باشتر بێ لەوی تر هەی چۆن براکانە ئەوە بۆ ژنەکەم غیرە لەو سیانەی تر دەکات ئەوەی لە خەو بینیوێتی بەڵام بەڕێزم بۆستە با پێت بڵێم خۆی هەموو ئەوانەی کە ژن بەسەر ژنەکان دێنن مەرز نییە کە هاوسەرگیریەکەشیان سەرکەوتوو بێت بەڵێ گوێ لە قسەم بگرە و ژن بێنە من ئەزمونم هەیە و گرنتی سەرکەوترت پێ دەدەم من گەرنتیت پێ دەدەم